بەرپرسێکی باڵای کۆمەڵی ئیسلامی کۆمیتەی باڵای ڕیفراندۆم و کۆی بڕیارەکانی کۆبوونەوەکەی پیرمام بە ناشەرعی دەزانێت و ناشی شارێتەوە لایەوان بارزانی سەرۆکی پارتی دیموکراتە نەک سەرۆکی هەرێم. هەموو وڵاتانی چواردەور لە خۆت هەڵەسێنی. ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە میانەی بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیام باسی لەوە کرد خەباتی چەندین ساڵەی حیزبە خەباتگێڕەکان بۆ دەوڵەتی سربەخۆیی کوردستان بووە و دەبێت هەنگاوی یەکەمیش بۆ سربەخۆیی چارەسەری کێشە ناخۆیەکان و چاکردنی بژێوی ژیانی خەڵکی بێت. ئەندامانی ئەو ئەنجومەنەی کە دروست کراوە بە ناوی ئەنجومەنی باڵای ڕفراندۆمەوە لەو ئەندامانەوەی بیسین ئەم پرۆسی ڕفراندۆمە شەرت نییە سەربەخۆی بەدوا بێت کەواتە تۆ کێشەیەکە خوڵقێنیت مشکلەیەکە دروست دەکەی هەموو وڵاتانی چواردەور لە خۆت هەڵەسێنی بەبێ هۆی بەرەو هەنگاوێکی فعلیش بڕۆی ئەجا ئەمە بۆ بکەین ئێمە ئەڵێین ئەو ڕۆژەی بڕیارماندا ڕفراندۆممان ئەنجامدا ڕۆژی دواتر ئەعلانی سەربەخۆی ئەم وڵاتی خۆمانەکەی ئەمە باوەڕی ئێمەیە. سەنگاوی لە بەشێکی دیکەی دیدارەکەدا دەڵێت پێویستە بڕیاردان و ئامادەکاری بۆ ڕیفراندۆم لە ڕێگەی دام و دەستگا شەرعیەکانەوە بێت نەک لە ڕێگەی شەخص و حیزبەوە. دەژڵێت بڕیارەکانی کۆبوونەوەکەی پیرمام و خودی کۆمیتەی باڵای ڕیفراندۆم ناشەرعین و ناشی شارێتەوە لای کۆمەڵی ئیسلامی بارزانی سەرۆکی پارتیە نەک سەرۆکی هەرێم. نەخێر ئەو کۆبوونەوەیە کە ئەنجام درراوە بە کۆمیتەکە شەرعەتی نەبە بۆ چوونیەوە شەرعەتی یاسایی شەرعیەت لە چی وەرەگیرێ بە پێی یاسا وەرەگیرێ. ئێمە ئێستا سەرۆکێکی هەرێممان هەیە شەرعەتی نەماوە. هێنی کاک مەسعود کۆبوونەوەی کردووە بە ناوی سەرۆکی هەرێمەوە کێرەمی نابین وەکو کۆمەڵ نەخێرە مەزوو ئەعلانمان کردووە ئێمە کاک مەسعود ئێستا سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی یەکێک حیزبێکە لە هەرێمی کوردستانە کە دەنگی یەکەمی هێناوە وەکو حیزبێک ئەم وەکو سەرۆکی حیزب ئەو خەڵکی تریشی کۆکرۆتە وەکو سەرۆکی حیزب ئەمانە مؤسسەی بەدیلی پەرلەمانی کوردستان نین ئەمانە مؤسسە نین ئەمانە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەکو باسم کرد ئێمەش بچین هەروایە ئەوە نییە ئێمەی لێنی وایان پێڵین. ئەو بەرپرسەی کۆمەڵی ئیسلامی بڕوای وایە لێکدانەوە بۆ ئەو ڕیفراندۆمەی کە شەخسێک بڕیاری لەسەرداوە تەنها بۆ پەردەپۆشکردنی کێشە و قەیرانەکانی هەرێم و فەشەلی حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێمە. بۆیە ئێمە ئەڵێن ئەم هەنگاوە ئامانجی تری لە پشتەوەیە. ئامانجەکان چی؟ ئامانجەکان ئەوەیە ئەوە لێکدانەوەی بۆ بکەین پەردەپۆشکردنی یا لە بیربردنەوەی حاڵەتی ئەم هەموو کێشەیە ئێستا لە وڵاتی ئێمە دروست بووە و ئەو شێوازە بەڕێوەبردنەیە کە لەلایەن دەسەڵاتدارانی ئەم وڵاتی ئێمەوە کە فەشەلی هێناوە لە بەڕێوەبردنە و دەستی خسۆتە بینە قاغی خەڵک و ژیانی ئەم وڵاتی ئێمە بەڕێوێرانە بردووە ئەمە پەردەپۆشکردنی ئەمەیە. تۆ یەیت سیستمێکت هەیە لە 95 ساڵی 92 تۆ حکومڕانیەکەی لە وڵاتە پەرلەمانت هەیە حکوومەتت هەیە ئێمە ئێستا لە ساڵی 2007 واتە 25 ساڵە 25 ساڵە تۆ پرۆسەی سیاسەکەت ئاخر هەنگاوی حکومدارێکت ڕۆژانە 9 سەعات کارەبا کەمتریش لە هەندێک شوێنە دەیمە هاوڵاتیانت 15 سەعاتت خستۆتە سەرمری هاوڵاتی خۆی لە ڕێی مۆلیدە ئەهلەکانە و کارەبا وەرگێ. ئەوە پرۆسی ژیانی خەڵک معاش بژێوی خەڵک موچەی خەڵک ئەوە وەزعەتی حتا مەسەلەی دابینکردنی ئاو کە سەرەتایەترین مافی ئینسانە ئێستا ترسەیە لەسەر ئەم وڵاتە ئێمە وڵاتانی چواردەور ئاومان لێ بگرنەوە. لە دوای 25 ساڵ حکومڕانی دوو حزبی دەسەڵاتدار و کەڵەکەبوونی قەیرانەکانی دارایی و سیاسی و قەیرانی ئاو و کارەبا و قەیرانی کۆمەڵایەتی و قەیرانی سەرۆکایەتی هەرێم و پەخستنی پەرلەمان و سیستەمی پاشەکەوتی موچە و ڕوبعە موچە بێگەڕانەوە بۆ یاسا و پەرلەمان و لە کۆبوونەوەیەکی حزبیدا بڕیاری ڕیفراندۆمێک درا کە نازانرێت ئاخۆ بۆ سربەخۆیی دەبێت یانە کە شارەزایان دەڵێن ڕیفراندۆمێک بە بڕیارێکی تاکڕەوانە و بێگەڕانەوە بۆ چارەسەری کێشە ناخۆیەکان ئەنجام بدرێت ناتوانێت کورد بکاتە دەوڵەتێکی سربەخۆ.